دەوری کاریگەریان هەبووە لە هێوەرکردنەوەی خەڵکو و تاکیدشمان لەوە کردەوە کە بۆ جارانی داهاتوش مامۆستایانی ئاینی چۆن پێشڕەوایەتی و ڕابەرایەتی خەڵک دەکەن بە هەمان شێوە پێشنگ بن بۆ هەمیشە بۆ ئاشتی پێشنگ بوونەوە هەمیشە بەدەنگ کێشە کۆمەڵاتیەکانەوە چوونە خۆپیشاندانێک ڕوویداوە لە دەڤەری ڕاپەڕین و ئەوانە خۆشبەختانە بە هیمەتی هەم مامۆستایانی ئاینی و هەم دەستگا ئەمنیەکان و هەم هێزی پێشمەرگە و هەموو کەسایەتیەکانیش کە هەم کادیرەکانیش و خەڵکی دڵسۆزی دەڤەرەکەمان نەمانهێش دەڤەری ڕاپەڕین ڕوبەڕووی هیچ ئاستەنگێک بێتەوە بە تایبەتی خوێن ڕژانی تێدا نەبوو. پەیامی پێزانین بوو لە ڕێی ئێمە بۆ تێگڕای مامۆستایانی ئاین دەبێت ڕاپەڕین لەپای ئەوەی کە توانیان شەمبەشانی کۆی خەمخۆرانی هەرێمی کوردستان بەگشتی و ڕاپەڕین بە تایبەت ئەم دۆخە هێوڕکەنەوە و نەهێڵن خوێن لە لوتی هیچ کەسێ بێت و نەهێڵن سووتان و گرژی بە ئاراستەیەک بڕوا کە گومانتیانە بوو کە هەموو گومانتیانێک هەموو خۆپیشاندانێک مافی ڕەوای خەڵشتی دابام لەتەک ئەو خۆپیشاندانە ئەزیندای دەرەکی زاری وادا خەڵە بێکە ڕێڕەوی ئیشەکە دەگۆڕێ بۆیە درێکردنی مامۆستایانی ئاینیش بەم دۆخە وای کرد کە بەیەکەوە هەموو لە هەموو بتوانین ئەم دۆخە هێوڕکەینەوە.